بەڵتە نەبێ بینەرانی شارپرس لە 25 مانگی یانزەوە واتە نزیکی 20 ڕۆژە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە. بەڵام پرۆسەکە بە سستی دەچێت بەڕێوە و تا ئێستا زۆرینەی وەزارەتەکان و سێ سەرۆکایەتەکەی هەرێم و خانەنشینیش موچیان پێ نەدراوە. دەپرسین چارەنووسی موچەی مانگی 12 چی دەبێت کە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ ئەوەی کە موچەی مانگی 12 بەسەر فەرمانبەرانی هەرێمدا دابش بکرێت. هەروەها دەپرسین لە ئەگەری نەهاتن و هاتنی 200 ملیارەکەی بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن موچە دابش دەکات. گفتوگویان بابەتە دەکەین لەگەڵ بەڕێزدابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە کاک دەبان سلااوت لەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی نزیکەی 20 ڕۆژە دەستی بە پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێم کردووە، بەڵام لە ئێستادا زۆرینەی وەزارەتەکان سێ سەرۆکایەتەکە خانەنشینی موچەیان پێ نەدراوە و لە پێدانی موچەی مانگی 12 نزیکە بینەوە. ئایا موچەی مانگی 12 چی لێ دێت؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و بەخشندە و میهرەبان زۆر سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ کەسانشی کە ئەمان بینن. طبعاً لە دوای هەڵگرتنی پاشەکەوتی موچە لە ماوەی ڕابردوو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوی نابوو لێبڕینی موچە و لە دوای ئەوە بڕیاردرا کە هەموو 25 مانگێک موچە لە کاتی خۆیان بدرێەوە بە تەواوەتی. بەڵام لەو کاتەوە مانگ بە مانگ دابشکردنی ئەم موچەیە هەر مانگە و چەند ڕۆژێک دواکەوێ و ئەبینینەوە ئێستا درێژ بووتەوە بۆ 13 مانگ و احتیمالە تاوەکو 15 مانگیش درێژە بکێشە. ئەڵبەت ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کردووە هەموو 25 مانگێک دەست بە دابشکردنی موچەکە ئینجازەکە لەوان نییە کە 25 مانگ دەستی پێکرد لە 20 مانگی داهاتووە دابشکردنی موچە کۆتایی پێبێکە ئێستا وردە بە بۆنەی کەم و کوڕی لە داهاتی ناوخۆ بە بۆنەی کۆمەڵی گرفتی تر کە گرفتی ڕیشەین و حکوومەتی هەرێمی کوردستان توانای چارەسەرکردنی نییە ئەم پرۆسەیە بە ئینجاز نابووە. طبعاً ئەمە بگەڕێمەوە سەر یەک حەقیقەت، هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئەو کاتێک کە نەوت ڕادەستی حکوومەتی عێراقیەکە ئیستیقراری موچە لە هەرێمی کوردستانە هەبوو و خەڵک بیری لای ئەوە نەبوو کە چەندی مانگ موچە وەرەگرێ، ئایا موچە بە لێبڕینەوە دابەشەکەیان بە عنوانی پاشەکەوت و هەر ناوێکی ترەوە دابەشەکەیان بە تەواوەتیە درێ، یعنی خەڵک تا ڕادەیەک ئیتمینانی هەبوو کە موچەکەی خۆی لە کاتی خۆیەوە بە تەواوەتی وەرەگرێ. بەڵام لە دوای ساڵی 2014ەوە کە پرسی فرۆشتنی نەوت هاتە لای حکوومەتی هەرێمی کوردستان، سەرچاوەکانی دابینکردنی داهات بۆ موچە کێشەیان تێکەوتووە. تۆ سیرکە لە 2014 بەدواوە کە ئێمە سەرچاوی داهاتی نەوتمان هەبووە، داهاتی ناوخۆمان هەبووە و ئەو پارەی هاوپەیمانان نزبەیەکی کەمەوە ئەو پارەی کە لە بەغاوەیەت هەمان بووە. هیچ کاتێک داهاتی نەوت داهاتی ناوخۆ ئەو پارەی لە بەغاوەیە ئیستیقراری وەرنەگرتووە. بەردەوام فەرمانبەران و خەڵک و تەنانەت بازاڕیش لە دڵاوڕاوکیە بووە و بە ئێستاشەوە ئەو کاتێک کە نرخی نەوت دابەزیوە داهاتی ناوخۆ تا ڕادەیەک باش بووە، یان لەگەڵی شانێجار کەمی کردووە. بەغدا پارەکەی ناردووە، ساری نەوت بۆ نمونە بەرز بووەتەوە، بەڵام داهاتی ناوخۆ کێشەی تێکەوتەوەکو ئێستا کە ئەیبینین. بۆ نمونە داهاتی ناوخۆ باش بووە، داهاتی نەوتیش باش بووە، بەڵام بەغدا پارەکەی لێبڕیوین. یعنی ئەمەوێت لێرەوە ئەوە بڵێم ئیستیقرار لە سەرچاوەکانی داهاتە لە هەرێمی کوردستان نییە و بەشێکیشی لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە خۆی نایەوێت چارەسەری بکە. گریمان بەغدا لە ماوەی ڕابردووە ئەو پارەی بڕی بوو و نرخی نەوت لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە نەبوو، هەرچەند تاڵانفرۆش وەرزان فرۆشی کردووە، بەڵام خۆداهاتی نەوت لای خۆیانە. ئێستا کە ئێمە قسە ئەەکەین و موچە تەخیر بووە و موچە درەنگ دابەشەکرێ، بەشێکی گەورەی پەیوەندی بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە داهاتە بەدەستی هیچ یینێکەوە نییە، ئەمە قۆی قایرە نییە کە کاریگەری لە کەمکردنەوە و یان بۆ نمونە کێشەی بۆ ئەم داهاتە دروست کرد بێت. داهاتی ناوخۆ داهاتی ئەو پارەیە نییە لە بەغاوەیەت بڵێ حکوومەتی عێراقی تاسیراتی لەسەرەیە. داهاتی ناوخۆ داهاتی نەوت نییە بڵێ لە بۆرسەی جیهانی و یا سعری نەوت داوەزیوە یان نەوت لە بازاڕ ئاشکاوە. داهاتی ناوخۆ
چەند سەرچاوەیەکیشی هەیە ئەویش بۆ نمونە پەیوەندی بە خاڵە سنووریەکانەوەی پەیوەندی بە باجی ڕسوماتەوەی پەیوەندی بە باجی کۆمپانیەکانەوەی پەیوەندی بە غەرامات و کۆمەڵێ شتی ترەوە هەیە کە لە شارەکان کۆکرێتەوە کە داهاتی غیرە نەوتی پێڵێن ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان تا ڕادەیەکی گەورە دەستی بەسەرا گیراوە و لە ڕاه ناگیراوە و حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی نەبووەتە سەبەتەیەک بۆی کۆی داهاتەکەی تیا بکرێتەوە بەعکسەوە بەم دوایە کۆمەڵی کۆمپانیا و کۆمەڵێک کاری خراپیان تیا کرد کە ئەتوانین بڵێن کون کەوتووەتە ئەو داهاتەی کە پێوترێ داهاتی ناوخۆوە بە هەدە درێەوە بەتاڵانە برێ. کاک دابان حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی داتایە کە بۆ موچەی ساڵی 2021 بەگشتی هەر مانگە و 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ موچەی دواکەستووە ئەمە بۆ ئەوەیە کە موچەی مانگی 12 لە کۆتایی ساڵاکە هەموو ساڵێک لە ساڵی 2016ەوە بەو شێوەیە هاتووە موچەی مانگی 12 پاشەکەوت کراوە ئەمە شەر بۆ ئەوەیە کە موچەی مانگی 12 پاشەکەوت کرێ. حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیر لە کارێکی وا بکاتەوە هەڵەیەکی زۆر گەوراکات چکە خۆی لە ماوەی ڕابردووە ئەعلانی کردووە کە موچە لە کاتی خۆیان ئادرێەوە بە تەواوەتی ئەدرێەوە لە 25 مانگەوە دەست پێەکە بڕیارە ئەبێت لە 25 مانگەوە دەست بە دابشکردنی موچە بکاتەوە یعنیەوە ئێستا 14 مانگ ئەبێت لە 25 مانگەوە دەست بە دابشکردنی موچە بکە بەڵام خەلەلەکە لە یەک شوێنی ترایە خەلەلەکە بەشێکی گەورەی ئەم دواکەوتنە پەیوەندی بە داهاتی ناوخۆوە هەیە. داهاتی وەزیری دارایی خۆ بە ئاشکرا ئاماژەی بەوە کرد داهاتی نەوت کە حدودی 900 ملیار زیاتر لە موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم ئەفرۆشرێ لە سەدا 48 ئەگەڕێتەوە بۆ نمونە بۆ خەزیێنی وەزارەتی دارایی و ئەخرێتە خزمەتی تەمویلی موچەوە باقیاتی لە وەزارەتی دارایی ئەو 200 ملیارەی حکومەتی عێراقەوەیە داهاتی ناوخۆش تاوەکو ئێستا دوو ئیدارەی لە هەرێمی کوردستانە هەیە سەبارەت بە داهاتی ناوخۆ هەولێر و دۆک ماڵانە تەمیلێکی موچاکەن سلێمانیشتن ماڵانە تەمیلێکی موچاکە باقیاتی داهاتەکەی تر ئایا بە ناوی پرۆشەوە بێ ئایا بۆ هەر شتێکی تر بەکاربێنرێ ئەویان تا ڕادەیەک ڕوون نییە بەڵام من ئەمە یەکشت بڵێم ئەم داهاتی ناوخۆیە لە مانگی یەکەوە 374 ملیار دینار تەمیلی سلێمانی و هەولێر هەبووە بۆ موچە لە داهاتی ناوخۆ کە ڕێژەکە زۆر لەوە زیاترە بەڵام ئەوەی کە باس ئەکرێ بۆی یەک لەبەر حکومەتی عێراقیە داهاتی حەقیقی بشارنەوە و دوو ئەوەی کە تەمیلی موچەی پێکرێت 374 ملیار بووە باقیاتیشی بۆ کۆمەڵەشی تر بە ینی داهاتی ناوخۆ لە 374ەکە زیاتر بووە تقریبا 61 ملیاری سلێمانی دەفعی کردووە 213 ملیاری هەولێر دەفعی کردووە لە مانگ یەکەوە بەم شێوەیە بەردەوام بۆ مانگ بە مانگ کەمی کردووە تاوەکو هاتووەتە مانگی دەش لە مانگی دەیە سلێمانی 7 ملیاری داوە هەولێر حدودی 93 ملیاری داوە یعنی 47 بە 53 لە داهاتی سلێمانی 7 ملیار بۆ موچە لە داهاتی هەولێر 93 ملیار بۆ موچە بەڵام کێشەکە ئەوەیە باقی پارەکە ئەوەی پارەکەی ترە بۆ نمونە لە مانگیەکە ئەوە نەبووە 374 بووە زیاتر لە 400 ملیار بووە ئێستا هاتووەتەوەی کە حدودی 160 ملیار بدەن تەمیلی و 161 ملیار بدەن بۆ تەمیلی موچە ئەی پارەکەی تری چی لێ هات پارەکەی تری پرۆژەکانەوە تا بخۆتە بینی لە سلێمانیە جادەی سەڵمەتریە هەڕەشەی ڕاوەستانی لێکرێت جادەی نێوان سلێمانی با بڵێن دەربەنی خان کەلارە بە هەمان شێوە ڕەشەی ڕاوەستانی شەکانیەکرێت بۆ نمونە جادە و ڕێگاوبارەکانی تر بە هەمان شێوە بۆ نمونە ئەوە تا بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی هەڕەشەی ئەوواکە کە هەڕەشەی جدی بەڕێوەکە سلێمانی پێداویستی و پزیشکی و داودەرمانی بەرەو تەواوبوو نەچێت چکە سەرفی کۆمپانیەکان نەدراوە ئەمە کە ئەمانەش نەکرابێ و نەخرابێتە خزمەتی موچە و تا ئەم دەقێش بۆ ئەم مانگە سنتێکی داهاتی خوناخۆ نەدرابێ ئێبێ بپرسین چی لێ هاتووەم داهاتە باشە لەم ماوەیە هیچ قەیرانی کێوتۆ نهاتۆتە پێشەوە بڵێ داهاتی خاڵە سنووریەکان کەمی کردووە داهاتی بەڕێوەبەرەتیات و چۆ کەمی کردووە داهاتی باج و ڕسومات کەمی کردو لەم ماوەیە چی شتێکە بووە کەوا بکە ئەم داهاتانە کەم بێتەوە من بە عکسەوە یەک نمونە بۆ بەڕێزای جێمە لە مەرزی پەروێزخان لە مانگی دەیە 6,000 بار هەڵگر هاتوچۆی کردووە لەو مەرزەیە و داهاتی مەرزەکە 17 ملیار دینار بووە
لە مانگی 11 ئەمە بەرز بووەتەوە بۆ 27 ملیار دینار واتە 10 ملیار دینار زیادی کردووە و جموجۆڵی بازرگانی 12,000 بار هەڵگر جموجۆڵی بازرگانی هەبووە. باشە بۆ ئەو کاتێک کە داهات کەمەکە حکوومەتی هەرێمی کوردستان پەناباتە بەر لێبڕینی موچە پەناباتە بەر کەمکردنەوەی موچە پەناباتە بەر دواخستنی موچە یعنی لە هەموو حاڵەتێکا فەرمانبەر باجەکەیەدا بەڵام کە داهاتەکە زیاد دەکرێت دیسانەوە بە هەمان ڕیتمی ئەوەی کە داهات کەمی کردووە بەردەوامە بێ واتە لە داهات زیادبوون و داهات کەمبوونە هەر فەرمانبەران و هەوڵاتیان من لە خەڵکی کوردستان وەزارەتی دارایی شەپرس چی ڕوویداوە لە ماوەی بۆ نمونە 29 تاوەکو 1/11 داهات 10 ملیار زیادی کرد بێ تەنیا لە خاڵێکی سنووریە بێگومان ئەمە بۆ باشماخیش ڕاستە بێگومان بۆ حاجی ئۆمەران و مەنتیقەکانی تریش ڕاستە بێگومان بۆ بەڕێوەبەرایەتی هاتوو چۆ بۆ جۆرەکانی تری کۆکردنەوەی باج و ڕسومات و داهاتی ئاو کارەبا و شتەکانی تریش ڕاستە باشە کە قۆی قایرە نەبووە کە قەیرانێک نەبووە کە کێشەیەک نەبووە لە ماوەی 7 مانگی ڕابردووە داهات بە 10 ملیار دینار کەمی کردووە ئێستا هاتووەتەوە تایپی خۆی کەسێک نییە بپرسێ ئەوەی کە لە ماوەی ڕابردووە ڕۆیشتووە بۆ چی ڕۆیشتووە خۆ ئەڵێ پرۆژە من بۆم تەسنیف کردی کە پرۆژەکانی سلێمانی لە ڕاگرتنایە لە ڕاوەستانایە ینی کێشەی گەورەیان هەیە ئەوە تا ئەلانیەوەکەن بەرەو ڕاگرتنە چن بەرەو کۆتایی بۆ نمونە لە داودەرمانی پزیشکیە لە پێداویستیەکانی شاری سلێمانی کاک دابان حکوومەتی هەرێمی کوردستان لە دواکەوتنی پێدانی موچەی فەرمانبەرانە بۆ هەموو مانگێک ئەیگەڕێنێتەوە بۆ داهاتی سلێمانی ئایا مە تا چەند ڕاستە بوو بە سلێمانی طبعا کێشەکە تەنیا داهاتی سلێمانی نییە با بڕۆینە بەەوە سەرچاوەکانی داهات ئێمە باسی نەوت بکەین یعنی سیاست و استراتیژی فرۆشتنی سربەخۆی نەوت بەو دەردە براکە 28 ملیار دلار قەرزی لێکەوتەوە ئێستا ئەوەی کە هەیە داهاتی نەوت ماڵانە لە ساعت 48 ئەگەڕێتەوە یعنی لەو 46 نازانم بە دقیقیە یان کەمترە بەڵام ئەکید لە 48 بەرەو خوارم ئێخۆ عفو 42 ئێخۆ ئەبێ بپرسی لە ساڵ 58ەکەی چی لێ بەسەریە باشە دیلۆیت بڵاوی کردووەتەوە کە زیاتر لە 600 ملیاری بۆ 600 میلیۆن دلار بۆ کری بۆریەچێ خەرجی دەرهێنانی نەوت خەرجی کۆمپانیەکان بەشێکی بۆ قەرزەچێ ئەمە لە کابینەکانی ڕابردووە کراوە سەرباری ئەوە کووتم 28 ملیار دلار قەرزی شیێناوە بەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە 800 کۆمپانیای بواری نەوتی 802 کۆمپانیای بواری نەوتی بیانی و ناوخۆی لە هەرێمی کوردستانە کارەکەن باج نادەن کۆمپانیای ڕۆحی چۆتە ملیارێ دلار باج نادا ینی باجێکی یەوتۆ نادا کە ڕوون و ڕاشکا و دیار بێت یان لانی کەم شەفاف بێ خۆ ئەبێ ئەمە بپرسی خۆ تەنیا خەلەلەکە لە داهاتی ناوخۆ لە داهاتی سلێمانیان نییە بەشێکی ئەم خەلەلە بە درێژایی چەندین ساڵی ڕابردووە کاتێکە لە دوای ساڵی 2009ەوە ئێمە بە بەردەوامی باسمان کردووە باسمان لەوە کردووە کە مەلەفی نەوت ناشەفافە بە ئێستاشەوە مەلەفی نەوت ناشەفافە و بەشێکی لای ئەم کابینەیەش ناشەفافە چونکە ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز هەر کۆ نەبووەتەوە لەم کابینەیە کە 5 ئەندامە سیانی لای یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە هەر نازان دەداهاتی نەوت لە ساڵ 58 کۆنتراکتەکانی چۆن کراوە چۆن ئەڕوا بۆ چێ ئەڕوا و ئەم نزبانە بەچی ئالێتێک لە ماوەی ڕابردووە کراوە ئەوەی کە هەیە ماڵانە نزبێک بۆ تەمیلی موچە ئەدرێ بە وەزارەتی دارایی بەدەر لەمە هیچ شتێکی تر نییە ینی بەشی ئەساسی لە تەمیلی موچە پەیوەندی بە نەوت و پەیوەندی بە ناشەفافی مەلەفی نەوتەوە هەیە بەشێکی تری پەیوەندی بە داهاتەوە هەیە داهاتی ناوخۆ ئەگەر کەمی کرد بێ ئەگەر ئەم داهاتە کونی تێکرابێ هەردوو حیزب یەکێتی و پارتی وەکو یەک شەریکن لە ئەم پرسەیە بۆ نمونە لە ماوەی ڕابردووە 23 کۆمپانیای خاڵە سنووریەکان هەبوو لە داهاتی ناوخۆ بنەم کۆمپانیانە کە لە ساحشایە بن لە سابیسی ئەیجێڕنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان عەقدەکانیان وا بۆ کراوە بەشێکی بە ڕاستە و خۆ تەنفیز مباشر لە ئەنجومەنی وەزیرانەوە کراوە لە بری ئێمە هەوڵێکی زۆرمان ناوجودێکی زۆرمان کرد کە ئەم کۆمپانیانە کەم بکرێتەوە کۆمپانیای بیانیشیان هێنا و پێم وایە بەریتانیەکان بوو بۆی کە ئەم عەقدانە کەم بکرێتەوە لانی کەم ئەوانەی کە لە خاڵە سنووریەکانم بۆ 12 بۆ 13 کۆمپانیا کاتێ ئەوڕماندایە لە بریەوەی ببێ بە 12 کۆمپانیەکان ڕۆیشتووە بۆ 27 کۆمپانیا سا لە خاڵە سنووریەکان بە ئەنواع ئالێت پارە لە بازرگانان و پارە لە بار هەڵگر و پارە لە هاوڵاتیان وەرەگرن کە لە نەتیجەی هەڵاوسان لە بازاڕە یان گرانی لە بازاڕە دروستەکە بەشێکی داهاتی ناوخۆ
ئەمە ئەیبە بەشێکی تری پەیوەندی بە کۆمپانیەکانەوە هەیە کە هەرچی سلکی پەروەەردە هەیە سلکی ئاو هەیە سلکی بۆ نمونە تەندروستی هەیە سلکی شارەوانەکان حتا کۆمپانیا بۆ وەرگرتنەوەی قەرز خۆڵ و خاشاک بۆ نمونە ئەوەی کە لە محکەمەکانە هەیە بۆ نمونە بەڕێوبەرایەتی هاتوچۆ ئەوەی کە عریزە نووسینە بۆ نمونە کامێرەکانی هاتوچۆ یعنی شت نەماوە لەم هەرێمان نەدرێ بە کۆمپانیا کاکە شتێکەیە ناوی باج و ڕسوماتە لە دنیاە وە شتێکی ژێ ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە وەری ئەگرێ بەڵام ئەمان بە ناوی کەرتی تایبەتەوە لە نێوان خەڵکو لە نێوان حکوومەتە تا ئەم داهاتا گەڕێتەوە کۆمپانیایەکیان تێخزانەوە کە بەشێک لەم داهاتا بە یعنی تۆ سیرکە 1 ملیۆن ماڵ لە هەرێمی کوردستانە هەیە 1 ملیۆن ماڵ کە هاوبەشی ئاون لە هەرێمی کوردستان هەر هاوڵاتیەک ماڵانە 10,000 دینار بدا ساڵانە 120 ملیار دینار حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ئاوی دەست ئەکەوێت لە کاتێکا بەڕێوەبەرەتەکانی ئاو لە هەرێمی کوردستان 8,000 مۆزەفیان هەیە لە ماوەی ڕابردووە ئەم مەوزوعات دراوە بە کەرتی تایبەت خەڵک زیانێکی زۆر بێشماری کردووە حدودی 35 ملیار دینار بەرەو ژوورە لە پێوەرکڕین و لە ئەوانەیە داهاتی ئاو حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی 120 ملیار دینار کۆکاتەوە ئێستا 30 ملیار دیناری بۆ کۆکرێتەوە بە ئاطرافی خۆی باشە کۆمپانیەکان قازانجێکی بێشماریان کردووە سەرباری ئەوە خەرجی ئاو 140 ملیار دینارە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە 110 ملیار دینار ئەدا بە خەرجی ئاو تۆ لەم لاوە داهاتەکە و خەلەلی تێکەوتۆ داهاتی ئاو بۆ نایەتەوە 90 ملیار زەرەرەکەی لەو لاوە 110 ملیاریش ئەدەی بە خەرجی ئاوە 200 ملیار دینار بەس لە مەسەلەی ئاوا کۆکردنەوەی داهاتی ئاوا تۆ زیانە لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان داوە سەرباری ئەوە کەم هاوڵاتی هەیە لە هەرێمی کوردستانە وەسڵێکی ئاوی لە ماڵا نەبێت کە 600,000 دینارە 700,000 دینارە ملیۆنێ دینارە طبعا هاوڵاتیەک ئامادەیە پارە ڕادەسی حکوومەت و مۆزەفێکی حکوومەت بکە کە 10,000 15,000 بەڵام ئامادە نییە بۆ ئاو 500,000 دینار بدا 100,000 دینار بدا 50,000 دیناری شەنانەت بدا چکە ئاو 24 کاتژمێر نییە لە هەرێمی کوردستانە منتیقەی وامان هەیە 2 هەفتە جارێک 2 کاتژمێر ئاوی پێدرێ بۆ کارە باش ئەمە ڕاستە بۆ خۆڵ و خاشاک ئەمە ڕاستە نمونەی خۆڵ و خاشاک بێنمەوە یعنی ڕشتنی خۆڵ و خاشاک تۆ کەڵەکە و کردووە لە پڕێکە 100,000 دینار بۆ خەڵکە نێریتەوە خەڵک لە مۆزایکە تێک ئەو تۆ چۆن 100,000 دینار بۆ فرێدانی خۆڵەکەیەدا بە کۆمپانیایەک لە کاتێکا دەیان هەزار مۆزەفی هەیە وەزارەتی شارەوانی باشە تۆ بە 8,000 مۆزەفەوە 8,000 فەرمانبەرتەوە نەتوانی داهاتی ئاو کۆ بکەیتەوە کە خەڵک خۆی ئەیبر بۆ دایرەی ئاو ئێستا بە 200 مۆزەفی کۆمپانیایەکەوە ئەتەوێت داهاتی ئاو کۆکەیتەوە بێگومان 200 ملیار دینار زەرر لە داهاتی حکوومەتەکەوێت جا ئەمە بۆ کۆی سێکتەرەکانی تیژ ڕاستە کە داهاتی ناوخۆ بەشێکی کێشەکانی ئەمانەیە بەڵێ کاک دابان هەرچەندە باج شتێکی ئاساییە و لە زۆرینەی وڵاتەکاندا لەسەر باج ئەڕۆن بڕێوە بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هەرچەندە باج و ڕسوماتێکی زۆر لەسەر هاوڵاتیان زیادی کردووە وەک خۆشت باسی کرد بە پارەی خۆڵیشەوە لە هاوڵاتیان وەرەگیرێت پارەی کارەبا زیادی کردووە پارەی ئاو زیادی کردووە پارەی ئەنتەرنێت و تەنانەت کارتی مۆبایلیش زیادی کردووە بەڵام ئەم پارەیە چی لێ دێت نەک بۆ خزمەتگوزاری بۆ ڕێگەوبان سرف ناکرێتەوە تەنانەت بۆ موچەی فەرمانبەرانیش سرف ناکرێتەوە چی لێ دێت ئەم پارەیە قوربانجان زۆر ئاساییە وەکو جەنابەوتە چۆن لە وڵاتانی دنیاە باج وەرەگیرێ ڕسومات وەرەگیرێ غەرامات وەرەگیرێ گومرگ وەرەگیرێ هەر شتێکی تر وەرەگیرێ زۆر تەبیعیە بەڵام لە بەرامبەر هەر یەکێک لەو ڕێگایانە کۆمەڵی خزمەتگوزاریش لە بەرامبەرە پێشکەشی هاوڵاتی ئەکرێتەوە ینی خۆ ئەمە سەرانە لە خەڵک وەرناگیرێت تۆ پارەیەک بیت و لە بەرامبەرە هیچ شتێک وەرنەگیرێ ئەمە یەک ئەبێ بپرسین بۆ نمونە کە تۆ 100,000 200,000 یا ملیۆنێ دینار یا 700,000 تۆ غەرامە و کری ئاو بۆ هاوڵاتی نووسیوە هاوڵاتیەک لە هەفتەیەکە سەعاتێک ئاوی بۆ دابین بکرێ ئەمە ڕەوایە خەڵکە پرسێ من لە پێناوی چیە ئەمە بدەن دوو بەشێکی کۆمپانیا گەورەکان باج نادەن بەشێکی کۆمپانیا گەورەکە 22,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستانە هەیە بە هەموویە 7,000 کۆمپانیا باج و ڕسوماتە کۆمپانیەکانیش ئەوانن کە
کۆمپانیای بچووکن و داهاتیان کەمە، بەڵام بۆ نمونە کۆمپانیەکانی بواری نەوت، کۆمپانیەکانی بواری ساڵات ئەوانەی کە داهاتی قەبە و گەورەیان هەیە بە سەدان ملیۆن دلار قازانجەکەن، ئەوانە بەشێکیان هەر بە کۆنتراکت بە گرێبەست لە باج و ڕسومات بەخشاون. بەڵام هاوڵاتیەک ئەوە برای بەڕێزم بەردەوام کاک عەلیە یەڵێ سەرتاشێک یا فەلافل فرۆشێکیان لە حیمچیەک یا دوکانارێک یا ئەوەی کە مریش فرۆشێکە ئەمە ئەبێ باجی تابلۆکەی بدا، باجی بۆ نمونە ڕسوماتی ئاو بدا، بۆ نمونە خۆڵ و خاشاک بدا، بۆ نمونە ساڵیانەکەی کە تازە ئەکاتەوە. ئەم هەمووینەی پێکرێ، بەڵام کۆمپانیایەک کە ساڵانە 600 ملیۆن دلار 700 ملیۆن دلاری دەسەکەوێ لە هەموو جۆرە باج و ڕسوماتێک بەخشاوە. خەڵکەیە 90,000 وحدەی نیشتەجێبوونی بۆ کراوە کە تەنیا ئەو زەویانەی کە پێی دراوبایی 3 ملیارد دلارە. ئەکرێ کەسێک کە دەلاخانەیەکی هەیە ئەو شادی کە وەری گرتووە ڕسوماتی لەسەر وەربگرێ، خۆڵ و خاشاکەکەی لەسەری وەربگرێ، تابلۆکەی باجی لێ وەربگیرێ، یعنی خۆی بیمە کردبێ، چوزانم بە 6-7 ساڵانە ئەوەی بکردبێ ئەندامی سندیکاژ بێ، لەوێش شتێکی یعنی بەشێکی کراوە بە ئیجباری شوکاری ناڕوا. بەم هەموو ڕێگایەتەوە ئەوەی بکەی، بەڵام کەسێکە بای 3 ملیارد بەس 3 ملیارد دلار بەس عەرزی پێدراوە، تۆ باج و ڕسومات لەسەر ئەمە وەرنەگری. طبعا ئەو کاتە کە سیستمی وەرگرتنی باج خەلەلی هەیە و لە ئەنجومەنی وەزیرانە جێگری سەرۆکی حکوومەت ڕاست پێراوە بۆ ئەمە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لە بریەوەی باش بکرێ بەرەو خراپی ڕۆیشتەوە باش نەبوو. بەڵێ کاک دابان لە ئەگەری نەهاتن و ڕاگررتنی 200 ملیارەکەی بەغدا بۆ هەرێمی کوردستان پێدانی موچە چوچی لێ دێت؟ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن موچە دابەشەکە لە ئێستادا کە 200 ملیارەکە کە یەک مانگانە بۆ هەرێمی کوردستان بەم شێوەیە دابەشیەکات ئەوە 20 ڕۆژە دەستی کردو بە دابشکردنی موچە، بەڵام چەند وەزارەت تێگەشتا ماوە موچەی وەرنەگرتووە، سەرۆکایەتێکە خانە نشینی موچیان پێ نەدراوە. لە ئەگەری نەهاتن و ڕاگررتنی 200 ملیارەکە دابشکردنی موچە چی لێت؟ طبعا ئەو 200 ملیارە بە اعترافی خۆشیان ئەمە لە چوارچێوەی ڕێکەوتنیەکی سیاسی کراوە لەگەڵ حکوومەتی عێراقیە. ڕێکەوتنی سیاسیش تاو کاتە بەردەوامی هەیە کە بۆ نمونە حکوومەتی عێراقی تەشکیل بێتەوە یا پەرلەمانی عێراق بە نوعێکی تر قانونی بودجەی 2022 بزانم کەوتووەتە سەر کۆمەڵێک معادلاتی تر ئەگەر دەست پێشخەری نەکرێت لەوەی کە ببڕدرێت. چکامە شتێکی تاسەر نییە، شتێکی هەتاتایی نیەوە. ینی ئەو ڕێکەوتنە سیاسی شاڕادەیەک غامزە، ینی نازانی چۆن ئەمەیان کردووە لە کاتێکە تۆ بۆیان نەوتێت تەسلیب کردای بۆی کە ئەو حسەیە یان ئەو مەبلەغەی کە هی خۆتە ئەو بڕێکە لە حکوومەتی عێراقیەوە هەتا ئەو بۆ بێت. لە حاڵەتێکە گەرم 200 ملیارە خوا نەخواستە ئەگەر شتێکی لێبێ کە ئێستا هەیە موچە بەم دەردا بن، ینی ئەوە تا لە زیاتر لە 5 مانگەوە ئەمڕۆ 13 مانگە حدودی 16 ڕۆژە ناتوان بەتەواتی موچەی وەزارەتەکان بدەن بێگومان خەلەلی زۆر گەورە دروسە بێ، وەکێشەی زۆر گەورە دروسە بێ. بەڵام ئەگەر ئیرادە هەبێ کە من بۆ خۆم نایبینم، ئەگەر نیەتێکی جدی هەبێ کە دیسانەوە ئەو نیەتەش نابینم، ئەکرێ لە ڕێی داهاتی ناوخۆوە بڕێکی زۆر لە داهات کۆ بکرێتەوە و داهاتی ئەو سەبەتەیە کە ناوی وەزارەتی دارایە تەوحید بکرێت کۆی داهاتەکانی تیا کۆ بکرێتەوە. بێگومان داهاتێکی باش دەست وەزارەتی داراییە ئەکەوێەوە ئەتواندەیە و کەلێنانەی کە بۆ نمونە لە بەغا دروسە بێ لە شوێنێک یان لە نەو دروسە بێ بەمە پڕ بکرێتەوە. بەڵام وەکو وتم ئەم سێ مەزدەرەی داهاتی نەوت ئەو پارەی لە بەغداوەیەوە داهاتی ناوخۆ هەر جاریان یەکێکیان باش بوو بێ دوانیان خەلەلی تێکەوتووە، دوانیان باش بوو بێ دانێنشان خەلەل کەم و کورتی تێکەوتووە. یعنی بەعام مەسەلەی موچە لە هەرێمی کوردستانە بەم شێوازەیە ئێستا ئیستیقرار وەرناگرێت. کاک دابان تاکەی ئەمە بەردەوامە بێت، تاکەی پێدانی موچەی فەرمانبەران و مامۆستایانی هەرێم بە هەواڵی بەپەلە و بە جۆرێک ئەفرۆشێتەوە بە فەرمانبەران کە وەک خێرێکیان پێ بکرێت. بەم عەقڵیەتی ئیدارەدانی کە ئێستا هەیە، بەم فۆرمەی حکومڕانی، بەم سیستمی حکومڕانی ئێستا لەگەڵ یا بەردەوامە بێ بەم شێوە. چارەسەر چییە کاک دابان؟
چارەسەرەکەەوە بوو کە پێم وتی ینی چارەسەرەکەەوە نەمان وتووەتەوە ینی من خۆم ڕژبین بووم ینی بێزار بووین ڕۆژانە لە مەلەفی نوتی بەرچاو ڕوونیەکەیە کە بگەینە چارەسەرێک هیچ ڕووناکیەکەیە ئەزانی چارەسەر خۆ لە ماوەی ڕابردووە حکوومەت هێرێمی کوردستان بۆ نمونە بۆ خاڵە سومێرەکان کۆمەڵی بڕیاری دەرکردووە لە مانگی یەکی ساڵی پاروز مانگی بە حوتیش بوو ینی لەسەر مەسایلی قاچاقی لەسەر مەسایلی سکیوریتی ئەمنیەت لەسەر کۆمپانیەکانی بەڵام ئەمانە هیچی نەڕۆیشتوونەتە بواری جێبەجێکردنەوە هەنی حکوومەت خۆی بڕیارەکانی خۆی جێبەجێ نەکە ئیتر گوێ لە پرۆژە و گوێ لە پێشنیار و گوێ لە بەرچاوڕوونی خەڵکی ترێگرێ. بەڵێ کاک دابان کۆتا پرسیارم بۆ بەڕێزت بەم جۆرە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێت لە موچە دابەشکردن و ئەوە تا ئەگەری ئەوەی هەیە کە موچەی مانگی 12 پاشەکەوت کرێت چاوەڕێ ئەوە ناکرێت کە گەڕێکی دیکەی خۆپشاندانەکان هەرێمی کوردستان بگرێتەوە؟ بێگومان ئەگەر هەر خەلەلێک لە موچەیە من نازانم من ئەمە تەوان بورەکان قسەیەکەم ینی پێم ناخۆشە ئەمە بخینە سەر یان ئەمە بخرێتە سەردەمی حکوومەت کە بەتەمان بێ موچەی مانگی 12 پاشەکەوت کاوە تەنیا لە جەنابیشم ئەمە بیستووە لە هیچ کەسێکی تر ئەمەم نەبیستووە. بێگومان هەر خەلێک لە موچە دروست ببێ ئەوە خەڵک و فەرمانبەرانیش بۆیان دەرەکەوێت کە قەیرانی گەورەتر بەڕێوەیە و ئەو کاتە ڕەنگە بە حەجمێکی نازانم خۆپشاندانە بەڵام بە حەجمێکی گەورەتر ناو ناڕەزایەتی بەڕووی ئەم حکوومەتا بەرزە بێتەوە. وەکووتم من تەنیا ئەمەم لە بەڕێزی بیستووە ڕۆژانە خەڵکە بینم ڕۆژانە کۆنتاکت لەگەڵ بەرپرسان و وەزارەت و لەگەڵ شوێنەکانە هەمە ئەم نیەتەم یان ئەم قسەیم نەبیستووە و هیوادارم نەشی بیستمەوە ئەمەش ڕوو نەدایێت کە بەڕێزێڵێ. بەڵام ئەمەی کە ئێمە هەمانەمە زانیاریە و شێوازی پێدانی موچەکەش هەروەمان پێڵێت کە بە 20 ڕۆژ چەند وەزارەتێک موچەی دابەشکردن کاتا ڕاتە زانی چۆنە ئەو کاتا ڕاتە لێ دزین ینی دزینێکی ڕوونە لە مانگی لە 25 مانگەوە داهاتی نەوتێتەوە کە حدودی 400 میلیۆن دلارە داهاتی نەوتکایەتەوە 400 میلیۆن دلارە داهاتی ناوخۆ یعنی بە تەواوەتی حدودی ملیارێک دینار ئەدزن ئەو کاتە ئەگەر بەم شێوازە بێت کە بەڕێزێ باسی. بەڵێ سپاس بۆ بەڕێز دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان سپاس بۆ ئێوەش تا ئێستا بێتمان.